من وەکو خۆم ویستم ئیسفادەی لێ بکەم ئەم پارەیە خشومەتە ئەو پڕۆژەیە بە قانجازەوە ئیتر پارەمان بەنێ ساڵانە بەڵام بەداخەوە خاوەن کۆمپانیاکە شاسوار عەبدولواحید چوو ئیشێکی نایاسایی کردووە زەرمەندی داوە لە بڕێ خەڵک یەکەمیان خاوەن پشکەکانە کە ئێمەین نەیتوانیوە یعنی فێڵ لە حکومەت بکە بەڵام فێڵەکە ئێمەی گرتەوە بڕی ئەو پارەی 25 میلیۆن دۆلارە لە بانکی شیمال خەوانومانە عایدی خاوەن پشکەکانە لە 2012ەوە هەتاکو ئێستا بەتەما بووین ئێمە ئیسفادەیە لەو پرۆژەیە بکەین خەڵک هیوا هەیە 1 میلیۆنی هەیە هیوا هەیە 200 میلیۆنی داناوە ئیتر لەو کاتە تا ئێستا هیچی دیار نییە لەو پارەیە نە قانجاز و نە پارەکەی خۆشمانیش دیارە زۆر تا چەند لەگەڵ ئەویان کە پرۆژەکە بخرێتە مزایدەوە بفرۆشێ و پارەی خاوەن پشکەکان باتەوە بڕی خۆم ئەگەر پرۆژەکە ئیسفادەی هەبێ بۆ خاوەن پشکەکان خاوەن پشک مافیانە زانی چۆن ینی 12 ساڵە ئەوان چاوەڕێی قازانجەکەن پارەکەیان دیار نییە بەس بفرۆشێ بەس شێوازێک کە خەڵک ئیسفادەی لێ بکات نەک بۆ تاکە کەسێک بڕوات بۆ خۆی بیکڕێ بە تەماح ئیسفادەکە بۆ خۆی بمێنێتەوە بەس بڕە پارەیەکی کەم بدەن بە خاوەن پشکەکان و دەریان کرد لە پرۆژەکەیە ئەوەش هەیە بەڵام ئێمە لەگەڵ زەرەری کەسانین کەس زەرەر بکە بەڵام مافەکانمان بگەڕێنێنەوە چۆن بگەڕێنەوە بیفرۆشن بە شێوازێکی گشتی بۆی کە ئاشکرا بێ و کەسیشی زەرەرمەند نەبێت یعنی هەموو لایەکیشی ڕەزامەندی هەبێت باشە بەڕێز خاوەن پشکی بڕی چەندێکی پارە خستۆتە ناو پرۆژەکەەوە من 15 میلیۆنم هەیە 15 پشکە هیچیان پێوت و پارەکە زیای کردووە سوودی چۆتە سەر خەمڵاندنیان بۆ کرد خەمڵاندنەکە بەڵگەنامەیەکیان دا پێمان لەسەر ئەو خەمڵاندنە لای خۆمانە ینی هەرموو کەسێ وەریگرتووە خاوەن پشک هیچ بڕەپارێکیان ناوەتێن لە ماوەی چەند ساڵەیە خێرەکانی ساڵانەدا بەشەکرێ بەسەرتانە نەخێر دوو جار پارەیان دا پێمان جارێ لە 100 جارێ لە 105 کارتێکیشیاندا پێمان بۆ یاری بۆ ناو چاویلاند ئومێدەوارن ئەم جارە لە ڕێی کە پرۆژەکە دادەخرێ ئێوە بتوانن مافەکانی خۆتان وەرگرتنەوە وەکو خاوەن پشکەکان وەکو یاسا ئەگەر خاوەن پشک هەر کەس و ڕەزامەندی خۆی هەبێت طبعاً کە ئەڵەی ئاشکرا بێت خەڵک هەمووی بەرەو ڕوو ئەکرێتەوە ینی کەس ناتوانێت فێڵی تیا بکە بە شێوازێکی ئاشکرا دەفرۆشرێت بۆ نمونە من خۆم نایفرۆشم ئەدرێتە دەست لیژنەیەک ئەو لیژنەیە پێک هاتووە لە بەشی یاسا و لە بەشی شارەوانی لە بەشی وەربەرهێنان و لە بەشی یعنی کۆمەڵێک کەسن لە خاوەن پشکەکان یعنی ئەو هەموو مەسروفاتە و ئەم هەموو قازانج و ئەو هەموو کاتەی نووسراوە لەلایەن قازانجەکەی دیارە بەڵام لەم 2012 تا ئێستا خەڵک ساردووە لە پشک زۆر باشە پێم بڵێ هاوڕێت هەیە کەسێکی بیناسی پارێکی زۆری خسپێتە پشکێکی زۆری خسپێتە پرۆژەکەەوە وەکو بیناسم نایناسم بەس بەڵام بیستومە هیوا هەیەڵێ 30 دەفتەری داناوە هیوا هەیەڵێ میلیۆنێکم داناوە جۆی نادەمێ بەڵام هەڵوێستیشی هەیە یەت بۆ خۆپشاندان و مدیری ئیدارەی چاویلاند هەیە داناکە ئەچی خۆپشاندانەکەین لە بەردەم دەرگای چاویلاند قسەی ناشیاوەکە ئەڵێ ئێوە خاوەن پشک نین ئێوە سەر بە حیزبن ئێوە یەکیتین ئێوە پارتین هاتوونانە وەزعەکەی ئێرە تێک بن سەر بە حیزبن هاتوونە بۆ ئێرە ینی هیچی پەیوەندی بەوە نییە ینی ئەو قسانە ئاکاتە ئێمە ڕۆین بۆ داواکانی مافەکانی خۆمان ئێمە چین خۆپشاندانەکەین هەیرشەکەنە سەرمانە لە بەردەم گوندی ئەڵمانیا بەردەم چاویلاند ئەوەمان پێڵێن